الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزانم سلام ورحمة وبركة خواتان لبيت لكنالي أسماني بيام لإيواراني بر شباي سليماني لبستويكي رمضان نزيق بونا ولا شو مباركة كاني قدر جاري كتر بخزمت ايوي عزيز و خوشويست گشتینەوە. خوای گەورەم چەند ڕۆژەی کە ماومانە بیکاتە هۆی غوفران و لێخۆشبوونی خوایی بۆ ئێمە و ئێوە و هەموو بینەر و هەموو مسڵمانێک لە هەر شوێنێکەیە. جارێکتر لە ئەم بەرنامە ئازیزەیە لە خزمەت کۆمەڵی مامۆسای بەڕێز و خۆشەویست و گروپی مناجاتی مەولانا و برای ئازیز و خۆشەویستم مامۆسا سالار و وهروها ئەم برا خۆشەویستانەی کەناڵ هەموومان ئەمانەوێت ئەڵقەیەکی ناوازە و جوانتان پێشکەش بکەین لەم ڕۆژە مبارەکەی 21 ڕەمەزانە. مامۆستا سلام علیکم. عليك السلام يا شيخ. خوا سلامتك يا خوا سلامتك. هەربێ بن یا شێخ گیان. باس لە ڕەشەبا کرد. وابزانم لە دوێنێەوە ڕەشەبا سێمانی گرتووە. بۆ هیوایی هەوایەکی سارد هەموو لایەک تەندروست باش بێ و ئینشاءڵڵا ئەم شەوانەی ماومانە شەوانی قەدری پیرۆز بتوانین تیایدا تەواوی بە خۆداچوونەوەیکی گشتی لە ئاکارمان لە دینداریمان لە مامەڵەی ڕۆژانەماندا بکەینەوە. یا شێخ شتێکی زۆر جوانم بینی لە کتێبی بەندایەتی ئەڵێ بەندایەتیەرەوە نییە تۆ سوژدە بەری بەس نزیکبوونەوە لە خوا هەرەوە نییە بەس بە ڕۆژوو بیت، ینی لەوە نایە کورد ناکرێتەوە نەک بڵێ پێ نابم، ینی ئەوەندەی مامەڵە و ڕەوشت کاریگەری لەسەر عیبادەتەکانی شەیە خودی عیبادەتەکانەوە نە کاریگەری نییە هەڵێنجراوی ئەبێت تەواوی مامەڵەی ڕۆژانت ئاکارت گفتارت تەنانە دەڵێ ئەگەر قسەشن نەبێت نێتەکەت کە بە شوێنەکە ڕۆی خوێندنەوەیکی چاوت دەور و کاریگەری لەسەر عیبادەتەکەش دروستەکە. بۆ هیوای ئینشاءڵڵا شەوانی قەدر ببێتە مای ئەوەی کە بە خۆداچوونەوەیکی گشتی بکەین بە ئاکار و ڕەوشت و ئاکارەکانمانە. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز بۆ هیوایی کە ئەمڕۆ لە بەرنامەی کوڵستان بتوانین وەکو ڕۆژانی ڕابردوو چەپکە گوڵی ئیمانی و عیرفانی پێشکەش بەیەوەی ئازیز بکەین. ئەمڕۆ یا شێخ جیاوازترە بۆ بینەرەکانمان. ئەمڕۆ زۆر جیاوازە، زۆر جیاوازە، قەدەرێکی جوان شتێکی جوانی کۆ کردوێتەوە. ئەوە زۆر گرنگە یا شێخ، ینی لە عایلەیەکە لە خانەوادەیەکە ئەو شتە دروست ببێ هەمیان ئەو پابەندیە ئیمانی و عیرفانیە تیانە کۆبێتەوە، ئەولاد شوێن پێی باوکەکە هەڵگرێتەوە. جا باسی کەین یاخۆت جارێ بانگیان کەین جا باسییان باش. جا بەڕێزان ئێمە هەم میوانەکەمان هەم قورئان خوێنەکە بانگەکەین، بەڵام دوجار پێتانەڵێن بۆچی بەیەکەوە هەم چکە هیچ کاتێوانە بووە هەمیشە قورئان خوێنەکەمان لەوێ سابت بووە، بەزەم بڕۆ هەم میوانەکەمان هەم قورئان خوێنەکەمان بەیەکەوە بانگەکەین. بە هەریەکە لە بەڕێز دکتۆر ئەیوب سلێمان و تارخوێن و پێشنوێ شەروە کاکە ئەحمەد ئەیوبیش با فەرمە. یا الله. السلام عليكم. عليكم السلام. قربان باستان السلام عليكم. السلام عليكم. باستان السلام عليكم. عفوا. بەڕێزشت بەخێر بێ. با من مقدمەیەک پێشەوەی مامۆستا هیچ باس بکار لەگەڵ کاکە ئەیوبیش پێشەوەی قورئان بخوێنە بە ئەمەش جیاواز بێت. حەزەکەم ئەوە بڵم کە مامۆستا لادێکی خۆیان ئەگەر بە 1 دقەیە 2 دقە مامۆستا بمان گێڕیتەوە کە لەو شاخە خەیاڵی کردووە خۆزگە من فڵان شت بوومایە بزانین ئەو تەمەنا چییە کە مامۆستا کردوێتی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وآله وصحبه أجمعين. والله أي خوم هر لفترة بيجا وي بابلن بولد بم
دایکم گوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خەودا بینی الله گوتی بۆیە ئێمە دەبراین بەڵێ گوتی بە باوکتم گوت ئەمەی کە خوا ئەمانداتی ئەمە جیاواز ئەبێ لەوانی تریە بەڵێ من سەرەتا لە مناڵیەوە تەبعاً پێشوانەتیم چوون بۆ مەکتەب 7 ساڵ خوێندم نەمتوانی 3 ئیبتیدایی تەواو بکەم سبحان الله مستەوام خەرە بوو حەزم پێی نەئەکرد هەموو ئاوات و خۆزگەم ئەوە بوو بچم بۆ مەدرسەی ئاینی لەوەیەوە بەڵێ بچم بۆ کولیەی شەریعە بەڵام کولیەی شەریعەش تایبەت بە ئیمام و خەتابەت ببێ مەمەلا بەڵێ بم بە ئیمام و خەتیب بەڵێ بەڵام لەویشدا بم بە خەتیب بۆیە من هەر لە منداڵیەوە دوعام ئەکرد بەردەوام لە دوای هەموو 5 فەرزەکان ئەم گویا یا ڕەبی خواجان بمکەی بە فەقێ بە علمی شەرعیم بە قسمت بکەی لەوێشەوە دوای ئەوە بچم بۆ کۆلێژی ئیمام و خەتابەت بەڵێ ئەوە بوو خوای گەورە لە تەمەنی 17 ساڵی وەڵامی دامەوە کە چووم بۆ خوێندن ئەو مدەیە لە لادیە چیتە کردماوەسا وەڵا شوان بوویت لەو شەقە بیرە لەما کردو بەردەوام خەیاڵم لای ئەوە بوو کە ڕۆژێک بێ ببم بە تابع علمی شەرع دوای 7 ساڵ بەڵێ دوایەوە هەستام ڕۆیشتم چوون بۆ مەدرسەی ئاینی 3 ڕۆژ دەرسیان پێگوتم گوتیان فێری هیچ ناوی بنێرینەوە سبحان الله دوایەوە فەقەیەکیان لەگەڵدا بوو ماشاءالله تەمەنی هەبوو گوتی کاکە گیان ئەمە تەسمیلی منکەن من ئەتوانم فێری کەم ئێوە تۆزێک بەڕەقی لەگەڵ یەکەن بۆیە فێر نابێت لای ئێوە تەسمیلی ئەویان کردم و بۆ ئەوە بوو خوای گەورە مۆڵەتی دام و بە ماوەی 2 مانگ تقریبا قورئانەکەم ختم کرد کە ناویشم نەئەزان ناوی خۆشم بنووسم خوا ئەم فەزڵەی لەگەڵ کردم بەڵام شەوانە کە ئەوانش خەوتبانە من ئەچووم لەگەڵەوان بەڵام کە ئەخەوتن هەستم دەکرد خۆم دەچووم بۆ مزگەوت دەستم بە خوێندن ئەکرد ئەم بۆ خەوت بۆ من نهاتووە ڕۆژانی دووشەممە و با بڵێن سێشەممە و هەینی ئەوە ڕۆژی عوتڵە بوو ئەوانە چۆن دەرەوە بۆ یاریکردن و تۆپانە بەڵام ئەمن وەکو پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام ئەم گو ئینی ساقی من نەخۆشم نەئەچووم لەگەڵیان هەر خەریکی خوێن و دەرسی خۆم دیراسی خۆم بوو ئەوە بوو خوای گەورە دوای 3 ساڵ توانیم ئەم کتابانە ببڕم کەوا شادەی 6 عەدادی کە لەسەر وەرئەگیرێت چووم بۆ بەغدا لەوێوە 4 ساڵ مامەوە اینجا دوای ئەوە شەریعەشم تەواو کرد و ماستەریشم هەر لە بەغدا تەواو کرد ماستەریش بەڵێ شکور بەخوا ئەمجا دکتۆراکەشم لێرە تەواو کرد ماشاءالله ئەمە ئەو ئومێدەیە ماوەسا سانە کە لەو شاخە کەس ئاگای لێ نییە غەیری خوا هەموو ڕۆژە لە شوانیە بیری لێکرد و خوایە ئەو دەرگایان بۆ بکەیتەوە ئەو دەرگا بۆ ئەخیر کوڕی ماڵەکە بکەیتەوە کە مامۆسا یاخود دکتۆر ئەیوبە کە تەمەنای دایکی بووە سیر تەمەنای دایکشان مهمە ومێدی دایکشان گرنگە ئێستا بچینە خزمەت کوڕەکەی مامۆسا کە کاکە ئەحمەدە خوا لێت نەسێنێ مامۆساکان طبعا بینەران نازم سەی کام کامێرە طبعا کاکە ئەحمەد کە قورآن خوێنەکەمان ئەمڕۆ کوڕی جەنابی مامۆستایە حەزمان کرد بە یەکیشەوە ینی داخلی ناو بەرنامەکە بن تەمەن درێژ بن کاکە ئەحمەدیش دیارە هەر ڕێچکەی خۆتی کردووە جەنابی مامۆستا لە فەزڵی خوای گەورەی سپاس بۆخوا کاکە ئەحمەد تەمەن درێژ بی بەخێر بێن یاخوا جا کاتەین بە تۆ پێنج خولەکێک دەینێ فەرمونون قورئانەکەمان بۆ بخوێنیت چاوە خۆش بێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والطور وكتاب مسطور في رق منشور والبيت المعمور والسقف المرفوع والبحر المسجور إن عذاب ربك لواقع ما له من دافع يوم تمور السماء مورا وتسير الجبال سيرا فويل يومئذ للمكذبين
الذين هم في خوض يلعبون يوم يدعون إلى نار جهنم دعا هذه النار التي كنتم بها تكذبون أفسحر هذا أم أنتم لا تبصرون اصلوها فاصبروا أو لا تصبروا سواء عليكم إنما تجزون ما كنتم تعملون إن المتقين في جنات ونعيم فاكهين بما آتاهم ربهم ووقاهم ربهم عذاب الجحيم كلوا واشربوا هنيئا بما كنتم تعملون صدق الله العظيم. ما شاء الله. طبعا درياج يا ربي خوي قرا محفوظك ان شاء الله محفوظك فرمي يا شيخ. والله ما صار لي نازل مشينا خدمت جروبي مناجاتي مولانا ما وسامم عادة ما هي البرنامج وجناب بشتان إن شاء الله إصلاحاتي كان وسرودي كي أم بلا برزانة ومناجاتي كي جوانا فرمونو دعينا وخدمة جنابت. كاكا مهران بخير بين. سواستكم ومساجد. السلام عليكم ورحمة الله. السلام ورحمة الله. طاعة وعبادات قبول إن شاء الله. إن شاء الله. نجبنا بخم خيراتني جنابي. ما مسايخ وشبيس. أمكر الشيرين عرضك إن شاء الله أخوة تعالى. جزاء خير يا باتو بلوكاي. كاكا أحمد. برسبك إن شاء الله للدنيا وقيامة آمين. آمين يا رب. عزيزك عزيز من وكو مجنون بدايم ضل فرو شيدايتم من وكو مجنون بدايم ضل فرو شيدايتم زور لميجا عاشقي روت مازيز زور لميجا عاشقي روت مازيز لعشقت رنجرون عزيزك عزيز من لمن ظالما تينوي نقاهك أوم من لمن ظالما تينوي نقاهك أوم خوايا أحمد كي بقوشي شاوكي دل شادكا عزيزك عزيز لسر عشقت أقر مشكم تجابي لسر عشقت أقر مشكم تجابي بشمشيري جفا خوين مرجاوي بمعلومي
سەر و دەستم شکاوێ لە دنیاش ئابڕووم یەکسەر تکاوێ ئەمن شەرتە هەتا مردن وەهاوم دەسا حاشا لە هەر کەس بێوەفا بێ على رحمة للعالمين مولانا ومقتدانا محمد وآل أصحاب محمد صلوات اللهم صل وسلم وزد وبارك على النبي محمد وآل محمد سيد الرجال المفضل يا بحر الكمال يا محمد جانان ای جانان یار مولاک یا جانان هی جوانی جانان هی جانان یار مولاک یا جانان هی جانی عایشه تو شیدای تو یار مولاک یا ناشه نیزانی عایشه تو شیدای تو یار مولاک یا ناشه نیزانی ای جانان ای جانان یار مولاک یا جانان ای جانی عایشه تو شیدای تو یار مولاک یا ناشه نیزانی عایشه تو شیدای تو یار مولاک یا ناشه نیزانی ای جانان هی جانان یار مولاک یا جانان چن جوایانا ای جانان ای جانان یار مولاک یا جانان چن جوایانا ای ام شوقا شوقی یار مولاک یا ذاتی سبحانه ای ام ذکر ذکری یار مولاک یا الله رحمانا ای جانان ای جانان یار مولاک یا جانان هی
جانان هی جانی عایشه تو شیدای تو یار مولایا ناشه نیزانی عایشه تو شیدای تو یار مولایا ناشه نیزانی آی جانان هی جانان یار آقایا جانان نورایانی آی یا رسول الله یار مولایا نوری چایانی آی جانان هی جانان یار آقایا جانان و نایابه آی بزمی عاشقی یار مولایا به یادت نیابه آی جانان هی جانان یار مولایا جانان هی جانی عایشه تو شیدای تو یار مولایا ناشه نیزانی عایشه تو شیدای تو یار مولایا ناشه نیزانی الله يا سلام يا رب إخوة توفيق تام ما شاء الله. هەر بمێنن کاکە میهران کاکە علی ڕەزا کاکە ناسەجیان يا أخوة سرقتوا ما شاء دەستان الله. نێشێ هەر بمێنن یا شێختەوەری بەرنامەکەمان باس لە بەرزڕاکردنی شەوانی پیرۆزی قەدرەکە قدرك إن شاء الله كمان لكوتون تنا وشوكاني قدر بەدڵنیاییەوە. شو بيستويك بوا هرچن كارباج نية رنگ مزگوت كان ما وصل سارديش بيت هەر والله زۆر ساڵ تایبەتی هۆی ئەو خلق باوە. هر شوكان الراقري لمالو بيل مزگوت بيت واسه يعني أخوة بخير بن شو أم شوانا يا رب. برز رابقرين والله طبعا ئێمە کاتێک ئەتوانین ئەم شەوانە بەرزڕا بگرین ئەو بە هاوڕێزەی کە خوای گەورە داوێتی بەم شەوانە لە ناو دڵ و دەرونی ئێمەدا بە زیندوی ڕابگیرێت مالا بە گەورە بزاندرێت بەڕاستی کۆمەڵێک فەزڵیەت و گەورەی هەیە لەم دەشەوانەدا لە هیچ کاتێکی زەمەندا نییە و لە هیچ ئومەتێکی پێشوزا نەبووە. مالا یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم دەشەوە بەگشتی مانجی ڕەمەزان ئەوەیە خوای گەورە قورئانی تێدا نازل کردووە. وەکو خوای گەورە فەرمی ئینا ئەنزەلناهو فی لەیلة القەدر ئێمە قورئانمان لە شەوی قەدردا نازل کردووە. بەڵام ئەگەر لە شەوی قەدردا قورئان نازل کرا بکتابە گەورەکانی ئاسمانیش هەمویان لە مانجی ڕەمەزاندا نازل بوون. وەکو ئیمامی تەبەرانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت کە هێناوێتی لە قەتادەوە کە قەتادە طلبەیەکی ئیبن عەباسە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت لە سەرەتای مانجی ڕەمەزان لە شەوی یەکەمەوە خوای گەورە سوحوفی ئیبراهیمی نازل کردووە. لە شەوی شەشەمەوە خوای گەورە تەوراتی بۆ پێغەمبەر موسا ناردووە عەلەیهی السەلام. اینجا لە شەوی دوازدەمەوە خوای گەورە زەبووری داوە بە داود عەلەیهی السەلام و لە شەوی هەژدەمدا خوای گەورە ئینجیلی بۆ پێغەمبەر عیسا ناردووە عەلەیهی السەلام و لە دەشەوەکانی کۆتاییدا خوای گەورە قورئانی نازل کرد بۆ پێغەمبەر ئێمە صلی الله عەلەیه وسەلەم. بەڵێ
یەکێک لە تایبەتمەندیەکانی شەوی قەدر بەر ئەوە گەورەیە کەوا قورئان تێدا نازل بووە. دووهەمینیان ئەم شەوانە بە شەوی ئەجر و پاداشت خوای گەورە ناوی بردووە لە قورئاندا. بەڵام لە چ کاتێکدا خوای گەورە خەبەریدا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەم شەوانە شەوی پاداشت و شەوی سەوابە. دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵەکانی کۆبەوە باسی مێژوو پیاوێکی بۆکردن لە بەنی ئیسرائیلدا کە تەمەنی 1000 مانگ بووە، کەوا بە ڕۆژ خەریکی جیهاد و تێکۆشان بووە، بە شەویش خەریکی شەو نوێژ و عیبادەت بووە. کاتێک ئەمەی بۆ هاوڵانی باس کرد، هاوڵان زۆر سەرسام بوون، زۆر تەعەجوبیان ما. هەر یەکەم لە شوێنی خۆی تەمەن نایە خواست بۆ تەمەنی ئەم پیاوە. لەم مەجلیسە هەڵنەستان خوای گەورە جوبریلی دابەزاند، سوورەی قەدری بۆ نارد، فەرمووی ئێوە تەعەجوب دەکەن بە ژیانی ئەم پیاوە. فەرمووی ئینا ئەنزەلناه فی القەدر، ئێوە ئاگادار بن ئێمە قورئانمان لە شەوی قەدردا نازل کردووە. وما ئەدراکە ما لەیلة القەدر، ئێوە نازان گەورەی ئەم شەوە لە ئاسمان چەندە، لای مەلایکەتەکان چەندە. لەیلة القەدر خەیر من ئەلف شەهر، شەوی قەدر لە هەر ساڵێک کە دووبارە بێتەوە بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە عیبادەتی ئەم 1000 مانگەی ئەم پیاوە گەورەتر لای خوای گەورە، لە تەرازوی خوای گەورە. ئەگەر لە بەنی ئیسرائیل لە قەومی موسا پیاوێکە بێ ئەم ئەجر پاداشتەیە بێ، خوا فەرمێ من وعدمدا بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە هەموو ساڵێکدا هەر کەسێک ئەم شەوە لەگەڵە مندا بمێنێتەوە ئەجر و پاداشتی ئەم پیاوەی پێ قسمەت ئەەکەم پێکەڕەم دەکەم. بۆی ئەم شەوانە شەوی زۆر گەورن. خوا ناوی ناوە لە قورئاندا قەدر، شەوی پیرۆز و گەورە. خوای گەورە خۆی ناوەکەی تۆمار کردووە، خۆی ئەجر و پاداشتەکەی تۆمار کردووە. ئین الله لا یخلف الميعاد، خوای گەورە وعدی خۆی ناشتێنێت. ئینجا ئەم شەوانە شەوانێکن کەوا تێیدا قەدەر بۆ ئەم بەندەیە بڕیاری لەسەر ئەدرێ، قەدەری ئەم ساڵە تا ساڵی ئایندە. خوای گەورە بانگی یەکەی ئەو مەلایکەتانە ئاکا کە لەسەر شانی بەنی ئادەمە، پێیان دەفەرمێ ئەم ساڵە ئەم بەندەیە ئەمە کتابی ئەعمالێتی تا ساڵی ئایندە. وەرە بەنی ئادەم لە ئاسمان باسی تۆیە، بەڵام تۆ لە زەویدا لە ژێر بەتانەکەت دابیت، بخەوی خەریکی غەفڵەت و ڕابواردن بیت. ئەمە کارە ساتە. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە شەوی قەدردا کەوا ئەبوو عوسمانی نەهەدی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەجێڕێتەوە فەرمێ بینیم لە دەورەی کەعبە ئەسوورایەوە ئەگریا. ئەی فەرموو هاواری ئەکرد دوعایە کرد، ئەی فەرموو اللهم إن كنت كتبتني من أهل السعادة فاثبتني، خوای ئەگەر لە ئاهلی سەعادەت ناوت تۆمار کردووم ناوەکەم جێگیر کە و بیهێڵەوە. وإن كنت كتبتني من أهل الشقاوة فامحوني، خو ئەگەر لە ئاهلی بەدبەختی ناوت تۆمار کردووم ناوەکەم ڕشکەوە، دەسەڵاتت هەیە بۆم بکەی بە ئاهلی سەعادەت. ئینەکە چونکە تۆ ئەم زاتەی تەمحو ما تەشاء، ئەوەی حەزت لێبێ ڕەشی ئەەکەیتەوە، وتثبت ما تشاء، ئەوەی حەزت لێبێ سابتی ئەەکەیت. بۆیە کەعب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێک بلە زاناکانی ئەحبار و یەهودی باوڕێ کە موسڵمان بوو، لە خزمەت ئیمامی عومەردا فەرمووی لولا آية في كتاب الله لأخبرتك ما يكون إلى يوم القيامة. ئەگەر ئاەتێک لە قورئاندا نەبوایە من ئێستا خەبەرم پێدای تا قیامەت چی ڕوو ئەدات. بەڵام ئەم ئاەتە ڕێگرە خوا فەرمێ يمحو الله ما يشاء ويثبت، ئەوەی کە خوا حەزی لێبێت گۆڕانکاری بەسەردا دێنێت، ویستی لەسەر بێت، ئەوەی کەوا خوا ویستی لەسەر نەبێت ئەی هێڵێتەوە. لە کام شەوەدا خوا فەرمێ حامیم، ئەفەرمێت والكتاب المبين، سوێن بەم سوورەتەی کەوا سەرەتاکەی بە حامیم دەست پێەکە. إنا أنزلناه في ليلة مباركة
ئێمەم قورئانەمان نازل کردووە لە شەوی مبارەک و بەرەکەتدار بەرەکەتی ئەم شەوە لە چیدایە خوای گەورە فەرمێ یوفرق فیها كل ئەمر حەکیم کار و باری خوای حەکیم جاکرێتەوە بە مەلایکەتەکان تێیدا خەبەر ئەدرێ کە بەنی ئادەم چی بەسەر دێ لەم ساڵەدا هەر یەکەیەکەیان بۆیە ئەهلی سەلەف لەم شەوەدا هەر ئەگریان هەر هاواریان ئەکرد بۆ ئەم ساڵێک کە خوای گەورە عاقبەتیان بەخێر بجێڕێت ئەم شەوانە خوای گەورە فەرمێ ئینا کونا منذرین ئێمە ئێوە ئاگدارەکەینەوە لە گەورەی ئەم شەوە لەوەی کە ڕووەدا لە ئاسمان ئێوە ئاگداری بن کە چیتان بەسەردی لەم ساڵەدا بۆیە زۆر گەورەیە ئینسان لەم شەوانەدا دوعا بکات لەوانەیە زۆر کەس بڵێ دوعا چی لە قەزەکە گۆڕێ نا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يرد القدر إلا الدعاء هیچ شتێک تەسی لە قەدەری خوا ناکات جگە لە دوعا نەبێت سبحان الله باشترین شەو باشترین لەم شەوانەدا کە ئێمە پەنای بۆ بەرین دوعا مەوسا نمونەت لایە کە یعنی لە شەوی قەدرا کەسێک خوا پێیگەیان دەبێ طبعا نمونە زۆرە بەڵام ئێمە باسی من سوڕەی ئەم سوڕاکەم کە باسی شەوی قەدر ئەکا بەڵێ کە سوڕەی دوخانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ حامیم دوخان ئەفەرمێ حامیم هەر کەسێک سوڕەی حامیم من قەرأ حامیم دوخان سوڕەی حامیم دوخان بخوێنێ کە سوڕەی دوخانە بەڵێ أصبح يستغفر له 70,000 ملك الله كأم كس بياني أكاتوا بياني بتي أكاتوا لقل 7,000 ملائكة بياني أكاتوا بەڵێ کە داوای لێخۆشبوونیان بۆ کردووە ینی شەو بیخوێنێت شەو بیخوێنێت 7,000 مەلایکەت ئەم شەوە دابەزێ داوای خۆشبوونی بۆ کرد وەکو چۆن کەسێک کە لە دوای نیوەڕۆ سەردانی نەخۆشێک بکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم 7,000 مەلایکە داوای لێخۆشبوونی بۆ بکە بە بەیانەکە کردی بێتی 7,000 مەلایکە تاکو نیوەڕۆ داوای لێخۆشبوونی بۆ تاکو ئێوارە ئێمە کۆمەڵێک فەقێ بووین ساڵی 2000 لە مزگەوتی عومەری کوڕی عەبدولعەزیز لە دارەتوو ئەمان خوێند دارەتووی منطقەی هەولێر بەڵێ لەو کاتەدا بڕیارماندا هەموو شەوێک سوڕەی دوخان بخوێنی ئەم فەقیانە بڕیارتانە بەڵێ ئەم سوڕەی کە باسی فەزڵی گەورەی شەوی قەدر دەکات بەڵێ بەردەوام بوون مدەیەک یەکێک لە ئێمە بۆ بەیانی هەستایەوە لەسەر سفرەی نانەکە باسی ئەوەی کرد فەرمووی موژدەتان لێبێ ئەم شەو بینیم کەوا دوو مەلایکەت لە سەحرایە کاتن لە بەردەم مۆستان قەڵعەیەکیان پێبوو لێی نووسرا بوو غەفەر الله لەکە ما تەقەدەم من ذەنبیک وما تەئەخەر سبحان الله خوای گەورە لە گوناحی پێش و ئەوەڵ و ئاخر خۆش جا بەڕاستی ئەم فەرمودەیە ئەم سوورەتەیە زۆر فەزڵێتێکی خوای گەورەیە بۆ بەندە ئەگە بیەوێت شمولی ڕەحمی خوا بکە ئیمامی ترمزی ئەم فەرمودەیە ڕیواەتی کردووە ئەفەرمە حەدیثە زۆر غەریبە لە بۆ فەضائیل الأعمال بۆ کەسێک کە بیەوێت شمولی ڕەحمی خوای گەورە بکە سبحان الله جنابی مامۆستا دەستچاو خۆش بەس کاتی بەرنامەکەمانەوەی ئەمەوێت زۆرترین پرسیار بکەین بەڵێ باس لە ڕۆژە شەوە تاکەکانەکرێ یاشێک ینی ئەمە باوە لە ناو مسلمانانەکە ئەڵێ 21 و 25 شتی وامان هەیە بەس تاکەکان یا ئەخیر جومعاڵێن یان ئەخیر جومعە ڕەحمەتە لێ بێ یاشێک یان نەخێر کەسمان نازانین وا باشتر هەر دەشەوەکە ئێمە زیندویکەینەوە یعنی ئەمە پرسیاری بینەریشە دڵنیان بەڵێ وەڵی تەبعاً ئەمە دوو هۆکار هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هێندێک فەرمودەدا فەرمێ لە شەوی 21دا لە هێندێکیاندا فەرمێ لە شەوی 23دا لە هێندێکیاندا فەرمێ لە شەوی 25دا لە هێندێکیاندا فەرمێ لە شەوی 27دایە لە هێندێکیان فەرمێ لە 29دایە بەڵام لە فەرمودەیەکدا فەرمێ ئیلتەمیسو فی 10 الأواخر بیگرن لە یەکێک لە دەشەوەکاندا خۆی حەشار داوە لێرەدا زانان دەفەرمون
هەر ساڵە و لە شەوێکی دادێت سابت نییە بەڵێ ئەمە یەکێک لەو کارەکان دووهەم خوا فەرمێ رب المشرقين ومغربين رب المغربين خوای خاوەنی دوو خاوەنی خۆرهەڵاتن و مانکەڵاتن و خاوەنی دوو خۆر ئاوابوون خۆرابوونێکی خۆر یەکیان ئیمانک زانان دەفەرمون ئەمە دلیلە لەسەر ئەوەی کەوا لە هێندێک شوێن کە ڕەمەزان بێ لە هێندێک شوێن ئەکرێ ڕەمەزان نەبێت یا شەو نەبێ ڕۆژ بێ بەڵێ ئەکرێ جا لەبەر ئەوە لەو شوێنە ئەکرێ قەدر بێ بەس لێرە قەدر نەبێت لە شوێنێک کە ڕەمەزان نەبووە باشە با بڵێن درەنگ پاش ئێمە ڕۆژێک دوای ئێمە بە ڕۆژ بوون ئەکرێ لەو شوێنەدا قەدر نەبێت لای ئێمە قەدر بێ یاخود لای ئەوان قەدر بێ لای ئێمە قەدر نەبێت بۆیە ئەبێ ئینسان ئەگەر ئەوێ ئەمە دوو پاداشە بەدەست بێنێت ئەبێ هەوڵ بدە هەر دەشەوەکەی ماوسا ئەکرێ بخەوێیان نەخەوێ طبعا شەرع ڕێگری نەکردوە لە خەودا بەڵکو پێغەمبەر صلی الله علیه و فەرمی یەسیر ولا تعسر ئاسانکاری دەوامی هەیە شتێک بڵێ هیچ حەدیثێک هیچ ئاەتێک ڕێگر نییە لەوەی کەوا ئینسان بخەوێت ئەگەر ئەو شەوەمان بەرکەوت جنای مامۆستا بۆ نمونە تۆ لەو شەوەیە 2 سەعات زیندوت کردوێتەوە بۆ نمونە کاتی هەیە ینی هەر شەوەکە بە کاملی بە لەیلەتول قەدر ئەژمارەکرێ طبعا شەوەکە لە بانگی مەغریبەوە تاکو بانگی مەغریبی داهاتوو ڕۆژەکەش هەر بەقەدر حیسابە ینی ئیسفادەکە هەرەکەی ئینشاءڵڵا بەڵێ وانە بێ هەر شەوەکە زانان دەفەرمە ڕۆژەکەشی مەربوتە بە شەوەکەوە حتا شەوی ئایندە بەڵام حتا مەغریبی ئایندە بەقەدر حیسابە ئینسانە بێ بۆ ئەو مدەیە بە فرسەتی بزانێت جنای مامۆستا یا شێخ من ببوورە خزمەتە ینی خانمان بەڵێ عادەتەن خانمان ئیشیان زۆرە نزیکە بێتەوە تا 11 و 12 ینی مەرجە بەس دانیشی و نوێشکەیت و عیبادەتکە یاخود ئەسەن لە ئەسنای قاپشتنی شاو ئیشکردنی ماڵ ینی بەڵێ وەکو یا شێخوتی زیکرەکان بکات ئەوەنەی قورئانی لەبەرە هەر بۆیە مناجات دوعا ینی وەسیەتە چییە بۆ خانمان مەرج نییە هەر بچێتە مزگەوتەوە نیە بەڵێ طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تمنعوا نساءكم المساجد فەرمێ خێزانەکانتان مەنع مەکەن لە مزگەوت بەڵام فەرمێ وبيوتهن خير لهن باشترین شوێن بۆ عیبادەت بۆ ئافرەت ماڵەوەیە اینجا خوای گەورە ئەفەرمێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب لە خەڵقی ئارز و ئاسماندا گەورەترین بەڵگە و نیشانە هەیە بۆ کەسێک کەوا خاوەن عەقڵ و بیر و هۆش بێ چێن ئەمانە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون ئەمانن کەوا بە پێوە بە دانیشتنەوە لەسەر کەلەکە بە هەموو حەرەکەیەکی کە ئەیکات یادی خوا و ذکری خوای گەورە ئەکات مەرج نییە تۆ ئیلا ئەبێ نوێژ بکەیت یان لەسەر بەرماڵ بی بەڵێ لەسەر بەرماڵ بی یان لە مزگەوتاوی نەخێر بەڵکو ئەوەی ئینسان بەردەوام ذکر بکە یادی خوای گەورە بکە ئەو یادەی کە بۆی ئەکرێت زۆر ذکر هەیە ئینسان کەوا بەهۆیەوە ئەجو پاداش حاصلەکە قەت بەهۆی نوێژ و ناتوانێت حاصلی کات باشە زۆر عیبادەت هەیە ئینسان ناتوانێت لە ڕێگای عیبادەتەوە خۆی شمولی ڕەحمی خوای گەورەکە بەڵام ناتوانێت لە ڕێگای نوێژ و شەو نوێژ و بەدەستی بێنێت شەر نییە ئیلا ئەبێ عیبادەتی معەیەن بێت بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت خوای گەورە لە ئافرەتێکی باغیە لە بەنی ئیسرائیل خۆش بواتە زیناکەر بۆی ئەوەی سەگێکی ئاوداوە ئەکرێت تۆ لەم شەوەدا بە سەدەقە لە خوای گەورە نزیک بیتەوە ماوسە چەند جوانە لەم شەوانەیە تۆ سەعاتێکی دانی بۆ بچی خواردن بەری بۆ ماڵی فەقیرێک یارمەتی ماڵێ بێت خۆشەویستی و محەبەت بخەیتە ماڵێکەوە ماڵە لە قەرزاریەک ڕزگار بکەیت ماوسە سەلار نمونەیەکی جوان هەیە فەرمەیەکێک لە دۆستانی خوا لیان پرسی شەوی قەدرکەیە ئەم دۆستی خوا هەموو شوێ عیبادەتیە کرد وتی جا چه شەوێکی قەدر نییە جوانە لەبەرەوە شەوەکان ئەگەر حسەی عیبادەت و ذکر و تاعەتی تیابێ هەمووی لە قەدرەچێت و بۆ خوایش هیچی تێ ناچێ هەموو شەوێکە بۆ بکە بە 83 ساڵ عمر بەدڵنیاییە جوانە
بەڵێ لەم شەوەدا دینارێک باشە دینارێکی ئەم شەوکەی بەشتی بە ئەی بەخشی باشتر لە عیبادەت 1000 مانگ باشە ذکرێک لە 1000 مانگ هەموو عیبادەتەکە وانە بێت تایبەت بێ ئیلا بە نوێژە خوای گەورە زۆربی 1000 مانگی کەی بەڵێ خوای گەورە عەمەلەکەی بە نەکیرە هێناوە واتە هەچی کردارێک چاخوا حەزی پێ بکە ئەتوانی لەم شەوەدا ئەنجام بدەیت یا سەلام جەیە شێخ کاتمان زۆر نەماوە بچینەوە لای کاک ئەحمەد وەڵا با بچینەوە وەڵا فەرقیان نییە کوڕ بێ و باوک بێ ئەگە ماوەسا ئیزی کوڕەکەی بە کاک ئەحمەد دەگەڕێن لای تۆ ئەوان خولەکی کتر سێ خولەکی کتر قورآنمان بۆ بخوێنیت دەنگە نەڕسێ أعوذ بالله من الشيطان الرجيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين فأما إن كان من المقربين فروح وريحان وجنة نعيم وأما إن كان من أصحاب اليمين فسلام لك من أصحاب اليمين وأما إن كان من المكذبين الضالين فنزل من حميم وتصلية جحيم إن هذا لهو الحق اليقين فسبح باسم ربك العظيم إخواني قولوا توفيق يا ربي إن شاء الله خوازەواتەوە کاک ئەحمەد گیان تەمەند درێژبی مامۆساگیان خۆی گەورە پاداشتان باتەوە مامۆسا هیچ شتێکن نەماوە وەسێتێک شتێک لە کۆتاییە پێمان بڵێیت بەڵام دەستخۆشتیانێکم بۆ ئەم بەرنامەیە خوازەواتە وەسێتشم بۆ تەواوی ئیمانداران ئەوەیە ئێمە هەوڵ بدەین تاویزی ئەم ساڵانە بکەینەوە لە شەویانی قەدردا هەم بە داوای لێ خۆشبوون لە خوای گەورە و هەم بە عیبادەتیش هەوڵ بدەین حوزورمان هەبێ لەم شەوانەدا چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت خوای گەورە ئەوەندە حەزی بە عیبادەتی ئەم دەشەوەیە فەرمان دەکا بە مەلایکەتان دابەزن بۆ سەر زەوی بعدد الحصى بە ئەندازەی ورد و ئەمبەردەکانی دەریاکە سەمەکان ئەوەندە مەلایکەت دابەزێت تنزل الملائكة والروح فيها ئەمە بۆچی دابەزێ یەک لەو ڕێیانە ئەوەی ئەفەرمەیە هەر کەسێک کەوا بەندەیەک عیبادەتێک دەکات لە دواوەی مەلایکەتێک لەو کاتەدا ئامینی بۆ ئەکات کاتێک دوعا ئەکا داوای لێ خۆشبوون ئەکا عیبادەتێک ئەکا ئەڵێ خوا لێی وەربگری خوا لێی خۆشبی شمۆلی ئەم فەزڵ و کەڕەمەی بکەی کە ئێستا لەم شەوەدا خۆت بڕیار لەسەر داوە کۆتاییدا
خی گەورە عاقبەتەکەم ولاکمان آمین بخێر یا إن شاء رب. الله. سلام مامۆستا زۆر سپاس مامۆستاگیان خۆشمان کردن. ئەم خۆت هەم کاک ئەحمەدی کوڕت هەر بمێنن خی گەورە پاداشان کاک ئەحمەدجان جەنای مامۆستاگیان سەرچاوەکەم دەستان قوربانتان سپاسانەکەم سلام هاتان لەگەڵ مامۆستاگیان سەرچاوەکەم جەنای مامۆستا بەخێر بێن کاک ئەحمەدجان توش خواپیسان بێت سەرچاوەکەم خواتان لەگەڵ بێت یا بە شوێنەکەی خۆم وەرە تەشریف بێنە ئێرە بەڕاستی جا ئەو شوێنە جزاك الله جزاك الله کاک میێران هەر نزیکە لە دەرگاکە شوردور داچینە دەروێت یا الله هو يا من شيخ. زول نزيكين وهل نار اللي آخر. یا صاحب ماڵم خدمته فەرمی یا شێخ وڵای یا شێخ تاوان من بەو نەمزانی بوو جەنابی کاک دکتۆر بەڵێ ینی خوێنەواری نەبووە ئێستا گەیشتە ئاخر مەرتەبەی علم یان دکتۆرای هەیە بەڵێ ینی ئەو ئیرادەیە زۆر گرنگە جا بۆ معلوماتیشان مامۆسا من لە ڕێگەی ئەزمونونەکانەوە بە خزمەتی گەشتم ناسیم ئەزمموی نزیکبوونەوە لە مردنی هەیە ئەویشی هەیە مەڵە مقابلم کردو لە شیرینچا لە کەناڵی ئاسمانی پێیان ئەله بەڵێ لە لینکەکەیمان بۆ بنێرە بەڵێ وەزانم شیرینچا بوو وەزان بەکا بڵێ مقابلەمان کردو ڕاستم بەڵێ کاکە میهران يا مناجاتێکی دیکەش ما خدمته پێشکەش بکەی مەمنونەبی بصير شاء بەڕاستی مناجاتی یەکەم حقی گریانی هەبوو الحمد لله دەزڵی دڵەکە ڕقڵ بەداخەوە یاشێک من و یاشێخ بەس پێمانەکرا بیڵێنەوە هیچی کەما پێ نەکرا زۆرش نەمانەزانی الحمد لله لێمان بۆ جوڵە شوق وذوقك هي الحمد لله الحمدلله سرور عالم ألا أي مطلع نور خدا سرور عالم ألا أي مطلع نور خدا سيدي قشتي بشر سلطان خيل أنبياء شه سواري ليلي أسرى وسردار شافعي جملة قنهكارا لديواني جزاء أي كسرمي شاوي بازت كحل ما زاغ البصر أي كسرمي شاوي بازت كحل ما زاغ البصر ويك محراب يدو أبروت سجدقاي أهلي سماء كوت تسبيحات لدستا زيخي صحراء أشكرا جزع نخلاب وفراقت هات هاوار بكاء عزيزكم تو بإيماي پنجيكت قرسي بدرت باركت تو بإيماي پنجيكت قرسي بدرت باركت أي وجودت واسطي إيجاد جملة ما سواه أقرت بردا يا خاني ديني نصراني ويهود أقرت بردا يا مالي ديني نصراني ويهود
ئەو دەقیقەی تۆ مخاتەب بوو بە سوورەی کافها ئایەتی وەلەیل لەسەر تعریفی گیسو تاتە خوار ئایەتی وەلەیل لەسەر تعریفی گیسو تاتە خوار باسی بێمیسلی جەمالی تۆیە سوورەی وەالضوحا شاهدی بەرزی مەقامی تۆیە قورئانی عەزیم یا فەخری عالم هەر لە باوی بسم اللهوە تا ناس و سوورەی هەل ئەتا هەر لە ئاودەم تا دەگاوتە یونس و عیسا و نوح مژدەچی تەشریفی تۆ بوون ئەنبیایی مامەضا سایەبانی ئەی سەرسەرت شەهباڵی شاهی جوبرەئیل جاروئی بەرخاوکی ڕێت کاکۆڵی چەند حووری لەقاو الله 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 خۆشا ڕۆژێ لە عالەم دەر بە دەربمیا لە نێوە وزاعی دنیا بێخەبەر خۆشا ڕۆژێ لە عالەم دەر بە دەربمیا لە نێوە وزاعی دنیا بێخەبەر لەبەر بێتاقەتی دێوانە ئاسایە لە غەواسانی دەریا بێخەبەر بم دێوانە نەبوو دێوانت کردم لە شار و دیار ئاوارت کردم دێوانە نەبوو دێوانت کردم لە شار و دیار ئاوارت کردم شەو ڕۆژێ لە چۆڵێ هەر بەناڵایە حەریفی شەبڕاوی بادی سەحەر شەو ڕۆژێ لە چۆڵێ هەر بەناڵایە حەریفی شەوڕاوی بادی سەحەر نەزانێ هیچ کەس نام و نیشانم یار ئەگەر عاقڵ ئەگەر ئاشۆفتە سەر بم دێوانە نەبوو دێوانت کردم لە شار و دیار ئاوارت کردم دێوانە نەبوو دێوانت کردم لە شار و دیار ئاوارت کردم لە هەر لاباب سوڕێنێ غوبارم یار لە هەر جێگایێ پێویستە سوپەر چرا بێ هەڵکرێ جانا لە نێو دڵ یار لە ڕووناکی دڵی یارم خەبەر بم دێوانە نەبوو دێوانت کردم لە شار و دیار ئاوارت کردم دێوانە نەبوو دێوانت کردم لە شار و دیار ئاوارت کردم خدا خۆم چۆن بسووتێنم بەجارێ لە دەرد و داخی ئەحواڵم بە دەربێ شەوێ هەر تاک و ڕۆژێ هەر بناڵێ
ڕێگەی چارە نابینم وەفایی یار مەگەر سەرتا قادەم غەرقی نەزەر بم دێوانە نەبوو دێوانەت کردم لە شار و دیار ئاوارەت کردم دێوانە نەبوو دێوانەت کردم لە شار و دیار ئاوارەت کردم یا سەلام دەنگتان نەڕزێ سلامت بن يا أخو. خەریکە دێوانەمانەکەن هەر بمێنن یا ڕەبی سر برز بن يا رب. وەڵی وامان وا بڕوە تا جەژن یا شێخ ئیتر ئەچینە ناو گروپەکەیانەوە من خزمتتان بۆیە مەشانە زیان هەر بمێنن یا ڕەبی یا شێخ کاتی دوعاکان چلوویەکە ئیتر تا وەڵی تر زیاتریش بڕوە دەرێنەر تا چەند بڕوا باش ئیجازە لە کارکاریان وەربینکە 4 بۆ 5 دقالە دوعامان بۆ بکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا فاغفر لنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين يا رب هل يشكل إيما يا أرحم الراحمين بجور إلى جور كان دنگی ئەو نیدا ڕەبانیەمان بیست کە بانگی کرد وەرن بۆ لای ئیمان وەرن بۆ لای ڕەزامەندی خوا وەرن بۆ بەهەشتێک کە پانتاییەکەی زیاترە لە ئەرز و ئاسمانەکان وەرن بۆ لای مەرحەمەتێکە لە هیچ شوێنێکی تر دەستان ناکەوێت ئێمەش هاتووی هەر کەسەمان بەو قاچ و قول و بێتوانایی و کەم دەسەڵاتی خۆمان چەند هەنگاوێکمان ناوە بۆ لای تۆ یا ڕەب هاتووین و گەشتوینەتە شەوەکانی قەدر لێمان خۆش بە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا تو كريمي أم ذاتك كريمة هیچ کەس لە دەرگاکەیە دەرناکات دەی خۆیمە لە زۆ هاتووینەتە دەرگای تۆ یا ڕەب دەرمان مەکە بە لوتف و میهرەبانی خۆت عەفومان کە لێمان خۆش بە بەرگەی ئاگری دۆزەخ ناگرین بەرگەی خشم و قینی تۆ ناگرین بەرگەی تووڕەیی و غەزەبی تۆ ناگرین بەرگەی عەزابە زۆر زۆرەکانی قیامەتی تۆ ناگرین بەرگەی فرامۆشی تۆ ناگرین فرامۆشمان مەکە هیدایەتمان زیاتر بدە تا زیاتر بتناسین لە خۆتمان نزیک کەرەوە یا ڕەب فێری ڕێگەی خۆشەویستی خۆتمان بکە فێری مەحەبەتی حەزرەتی ڕەسوڵ اللهمان بکە صلی الله عليه وسلم فێری مناجات و فێری سڵاوات و فێری قورب و فێری نزیکی و فێری سڵاومان کە لە فریشتەکانی خۆت یا ڕەب یا ڕەب یا ئەرحەم الراحمین ئێمە عەبدە لاواز و زەعیفەکانی ئەم زەمانەین لە زەمانی بێمروەتوە مێروەتیە هاتووین یا ڕەب یا ڕەبی خوایە خۆت داڵدەمان بدە یا ڕەبی خوای گیان بمان کە بە دۆستی دۆستەکانی خۆت لە خۆتمان نزیک کەرەوە یا ڕەبی تەمەن زۆر کورتە ئیلاهە العالەمین ئەگەر تۆ فریامان نەکەوی هیچ تێ فریامان ناکەوێت تاوەکو ئینقاذی ئیمانمان بکەین و ئیمانی خۆمان ڕزگار بکەین فێری ڕزگاربوونی ئیمانمان بکە فێری چوونە ناو کەشتیەکەی نوحمان بکە فێری سەربەرزیمان بکە فێری عیزەتی حەزرەتی موسامان بکە فێری فتحی دڵانمان بکە لە حەزرەتی محەممەد المصطفى وصلى الله عليه وسلم یا ڕەبی ئەم دڵەمان
بفتح إيمان بفتح قرآن بفتح شوكاني قدر بكريتوا أم تنقو تاريخين منه أم خلوة من إله العالمين بخلوة لذاتي بخزمة ذاتي قوريت ويا لخلوتي شيطان كان رزقار من بكا يا ربي لخطر وخطوري شيطان كانوا نفسه هوا وآرزو درباز من بكا للسجن الزوركاني شهوة رزقار من بكا إله العالمين دستو بيوان من بكروا يا رب لم شواني قدرا دستو قاج من بكروا تاوكو بسر برمالي عبوديتو للسجدية سجد دارانا يا ربي بمان جينو بمان برينو زينو من كروا توفيقاتي خوت من ببنرا هدايت من با أمر عزيز خوشويستاني أم كنالج بپاريز و دعا كان يعني جرابك هر خوشكو برای است لهر شويني هر دعا و پارانويكي هي دعا كاني لايتو مشهورا زان راون هيج تيك لايتو نزان راوني يا رب دعا كان يعني جرابك و دعا كان من وربقرا لسر مرقا فريامانك وعاقبة خير مانك يا رب يا رب لسر مرقا فريامانك وعاقبة خير مانك لدايك وباوكو مردوكان من خوش با يا رب ليان خوش با وعفويانك يا ربي ليان خوش با يا أرحم الراحمين ليان خوش با لإيمش خوش با خلقان دواي إيمش بينك دعاء بو إيم بكنو دعائي غفران ولي خوش بون وإيمش بكنو تو دعاء كان يواني جور بقرا يا رب اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم.